لهفليرا بايتخت لكردستان الدلال سلاف لهوابن بينرين هجاين كانال كردستان بسجار جارك عديل الروجا كاني بروغرامي بياني بسجار هاتا خزمتا هواين هجا وخوشتبي ديفيدارم افرو هوا روجا كابري انرجيو پڕی تەندروستی هەبیتن ئەو ڕۆژی دیگەل هەفکاری خۆمەتینی مە چەندین بڕگا و بابەت و تەوەرەنجی ئاسانە بڵا مەتین بۆ هەوە بەحسا بڕگا و بابەتێن ئەمڕۆ بکێتن سپێدە باش بتن دێرینی بەرم تو باش بی سپێدا هەمی تەماشەوان وەرگێرین کوردستان بسچارێ باش بیتن ئەلبەتە دێرین ئیرومە دوو تەوەرانە ئەمێ لەسەر باغبن تەوەرەیەکێ دێ لەسەر چەوانیا هەلبژارتنە ئەو سەرێ دەهاتی بیتن هەڤەشە ژیانەخوا ئەمسان ئەمێ تەورێ دوێ بەحث سرانەکانیە هونەرمەند کورد میرە عەلیکەین و تایبەت بە یەکبوونا کوردان بەڵاو کردیە هەلبەتە ئەمێ بەحث چیرۆکە سەرکەوتنە چەندان کەسێندن بکەن دیگەل ژمارەکە بابەتێندن هون دیگەلمە ببینن هەر هەمومان گوێمان لە چیرۆکی خۆشەویستی مەموزین بووە چیرۆکی خۆشەویستی مەموزین کە چیرۆکێکی خۆشەویستی تراژیدیە و ئەحمەدی خانی زیاتر لە 3 سەدەیە نووسیویەتی ئەم چیرۆکە بەڕواڵەت سادە و ساکار بەڵام پڕ لە بابەتی کولتوری و کۆمەڵایەتی و سیاسی کووردە پێشتر بە زمانەکانی ئینگلیزی و ئەڵمانی و چەندین زمانی تر وەرگێڕاوەتەوە ئەم جارەیان شێرزاد شەفیع بابۆ بارزانی وەریگێڕاوەتەوە سەر زمانی فارسی وەرگێر باسی گرنگی ئەم چیرۆکە بۆ ناساندنی کوورد دەکات و لێکۆڵەرێکی هۆڵەندی کە زیاتر لە 30 ساڵە سەرقاڵی لێکۆڵینەوەی لەسەر ئەحمەدی خانی و ئەدەبیاتی کورد لەو باوەڕەدایە وەرگێڕانی ئەم مەموزین هەنگاوی گرینگە بۆ بەهادان بە ئەدەبیاتی کوردی بەرهەمی ماندووبوونی ئەم وەرگێڕە کوردەیە وەرگێڕانی چیرۆکی پڕتراژیدیایی مەموزینی ئەحمەدی خانی بۆ زمانی فارسی وەرگێڕانێک کە بۆ جۆرەی دوکتور شێرزاد باسی دەکا دەبێت شارەزایەکی باشت هەبێت لەسەر ئەدەبیات و شێعری عەروزی و زمانی فارسی و زمانی کوردی 2 ساڵ کارکردن و هەوڵدان بۆ ئەوی بەرهەمەکە بەم جۆرە چاپ و بڵاو بکرێتەوە و بە ئاسانی نوێنەرایەتی کللتوری نەتەوە ئەکات ئەم کتێبە جیال لە وەرگێڕانی دەقی مەموزین کۆمەڵی وێنەی لە خۆ گرتووە کە بە هۆنەری مینیاتۆر و هەروەها خۆشنووسی کاری بۆ کراوە و لە دووتوێی کتێبێک بۆ خوێنەرانی زمانی فارسی چاپ کراوە مەموزین شاهکارێکی ئەدەبی کوردیە و لە هەموو زمانەکانی تریش بەو شێوەیە ینی شاهکارمان هەیە گوتمان بە مەموزینیش لە تەنیش ئەوانەدا بنرێ لە دنیا بێتە ناسین ڕاستی شخصیەتێکی زۆر بەهێزی ئافرەت لەم چیرۆکەدا هەیە کە بۆ ئەم سەردەمە ینی من پێویستە ینی بێتە تەرجمەکردن بۆ سەر زمانەکانی تر ئەوانیش بزانن ینی کورد یانێ هەر لە کۆنەوە مافی ئافرەتی پاراستووە مەسەن باسی عەرفان دەکرێت باسی شتەکە ینی باسی قەومیەت دەکرێت کە عەلاساس بۆ ینی باسی نەتفاقی کورد لێرە هاتووە کردن ینی کوردی باش ناسیە خانی لە دیدارێکی تایبەتی بەشی ڕۆشنبیری و ڕاگەاندنی پارتی دموکراتی کوردستان خوێندنەوە شرۆڤە بۆ مەموزینی ئەحمەدی خانی کراو باز لە گرنگی و ڕۆڵی ئەدەبیات بۆ زیندوو ڕاگرتن و مانەوەی نەتەوەی کورد کرا لێکۆڵەرێکی هۆڵەندی کە زیاتر لە 30 ساڵە سەرقاڵی لێکۆڵینەوەی لە ئەدەبیاتی کورد و ئەحمەدی خانی هەروەها شارەزایی لە زمانی کوردیشەیە لەو باوەڕەدایە ئەدەبیاتی کورد پڕبەهایە هەبستێکی زۆر گرنگ ji bo Kurdan e ji ber ku êposa neteweyî ye û ji bo wî ji bo hemû Kurdan giring û xweş û şêrîn e lê li aynı wext memûzîn li wextê klasîk hatiye nivîsandin û berastî bindora wêjeya Firsî ya klasîk hebistin metnewî wekî Leyla Mecnûnî Nîzamî Abdurrahman Camî filan û ji wî em dikarin bibêjin wêjeya klasîk jî ye ji wî jî em dikarin bibêjin ku wêjeyeke دنیایی یه نه تنها ji bo Kurdan xweş e û şîrîn e lê ji bo hemû dinya چیرۆک و ئەفسانە کوردیەکان تەنها جێڕانەوە و بەسەرهاتێکی سادە و ساکار نین بەڵکو پڕاوپڕن لە بابەتی سیاسی و کۆمەڵایەتی و کللتوری بۆیە وەرگێڕانی هەرێک لەم چیرۆکانە بە زمانەکانی دیکەی دنیا هەنگاوێکی باشە بۆ فراوانترکردن و ناساندنی زیاتری کللتور و ئەدەبیاتی کورد هێرۆ مولودی کوردستان 24 هەولێر بەڵێ دێرین بەجامێ بەحسێ وان کەسانکن یەن کو توش نەخۆشا شێرپەنجێ بووی لێ بسەردا زاڵ بووینە ونها وەکە پەڵاوان دێن یاسین
هەر چەندە کێم نینە ئەو کەسن کو تووشی نەخۆشیە شێرپەنجێ دەبن لێوێ جارێ چیرۆکیا جیازە ئەو کەسن کو ڕزگار بووین دەست وێ نەخۆشیە و نەها چاک بووینەوە و چێ بوو ساخن وەکو پاڵەوان دێنە تەماشاکردن و بەحسێ چیرۆکا ڕزگار بوونەخوا و چارەسەریە خوا دکەن ji aliyekê din jî pêdawîstiyên waniyên pizîşkî ji bo çareserkirina ji wê tu nexweşiya şêrpencê dihne dabînkirin ji aliyên nexweşxaneyên tabet bi şêrpencê hem dîsan sindoxên komekan ku ji bo wê nexweşiyên têne xirvekirin. پزیشکە و تووشی ئەو نەخۆشیە بووە کە پسپۆڕی خۆیەتی وەکو پاڵەوانی ڕزگار بوو لە شێرپەنجە و دواتر باز لە ئەزمموی خۆی بۆ نەخۆشەکان دەکات. وڵی ئەزمونونەکە لە من دارادەیەک جیاوازە چونکە من تووشی شەرپەنجەیەک بووم پسپۆری خۆمە بۆمەوەی 10 ساڵ ئیتر ئەوە با بڵین لایەنێکی پۆزیتیڤی هەبوو زۆر کە من هەموو شتێکم لەسەر نەخۆشەکەی خۆمەزانی بەڵام ئەوەش بوو کە لایەنە نێگەتیڤەکەیشم دەزانی بەس لایەنە پۆزیتیڤەکەی زیاتر بوو چونکە من لە قۆناغێکی سەرەتا بوو سواز بۆ خوای گەورە ئیتر ئەو لایەنی ئەو با بڵین ئەو زانیاریە پزیشکانی کە دەمزانی و ئێرادی خۆم و خۆشەویستی کەس و کارم و برادەرەکانم بەڕاستی ئەوانە هۆکارێکی سەرەکی بوون کە بتوانم ئەو قۆناغە تێپەڕێنم. نەخۆشخانەی نانەکەلی جگە لە چەند ناوەندێکی تایبەت بە تیشێک لە سێ پارێزگای هەرێمی کوردستان نەخۆشخانەی تایبەت بە چارەسەرکردنی توش بووانی شێرپەنجە هەن. ئێستاش لە هەولێر کار لەسەر دروستکردنی نەخۆشخانەیەکی دیکە دەکرێت کە گەورەترینە و تێچووی دەگاتە 7 ملیارد دلار. ئێستاکە هەموو بەڕێوەبەرایەتە گشتیەکان بودجەیەکی تایبەتی بۆ دابین کراوە بۆ چارەسەری نەخۆشانی شێرپەنجە و سەروی ئەوەش سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە هەیە بۆیە وای کردووەکەوا زۆربەی زۆری چارەسەرەکان لە هەموو کاتێکدا بەردەست بێتن و خۆشبەختانە سەرڕای ئەوەش ڕێکخراوەکان و خۆ پێداوانیش هاوکارن لەگەڵمان. لە ساڵی 2024 لە هەولێر ژمارەیەکی کەمتر لە توشبوانی شێرپەنجە تۆمارکراون لە 128 خەڵکی شارەکانی دیکە و ناوەڕاست و خواروی عێراق بوونە. بەپێی ئاماری تەندروستی هەولێر لەم پارێزگایە لە ساڵی 2023 نزیکەی 5456 کەس تۆمارکراون بەڵام لە ساڵی 2024 نزیکەی 4980 کەس تۆمارکراون. بە دروشمی من بەهێزترم لە شێرپەنجە توشبوانی شێرپەنجە نەخۆشیەکەیان تێپەڕانە و ئیرادە و هێزەی کە خۆیان هەبوو لەگەڵ ئەو چارەسەرەی کە نەخۆشخانەکان بۆیان ئەنجام دەدان توانیان زاڵ بن بەسەر نەخۆشیەکە داوەمڕۆ وتاری ڕزگاربوونیان و ئەزممویان بۆ خەڵکانی دیکە و توشبوانی دیکە بجێڕنەوە. ڕەناس ساعالی کوردستان 24 هەولێر. بەڵێ بینەران لە تەوەری یەکەمدا باس لە هەڵبژاردننی هاوسەریان هاوبەشی ژیان دەکەین. ئەو کەسەی تاوەکو لە ژیاندا بین لە خۆشی و ناخۆشیەکانمان دەبێتە هاوبەشمان زۆر جار لەوانەیە کەسێکی باش هەڵبژێرین زۆر جاریش هەڵە دەکەین. دواتر جیابوونەوە و کێشەی لێ دەکەوێتەوە. اینجا بۆ ئەوەی بزانین لەسەر چ بنەمایەک پێویستە هاوسەری داهاتوومان هەڵبژێرین لە ستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز ئەحمەد نەوزاد ڕاهێنەری نێودەوڵەتی باری سەرکردایەتی خودمان کردووە. زۆر بەخێر هاتی زۆر سپاس کە میوانمان بووی. کاک ئەحمەد دەمەوێتەوە دەست پێ بکەم پێش ئەوەی ئێمە باسی بنەمای ڕاستی هاوسەرگیری بکەین پێویستە ئێمە لە چ کاتێکدا بڕیاری ئەوە بدەین کە هاوسەرگیری بکەین. بنای خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆم دەرفەتا. ئێمە لە کاتێکدا بڕیاری هاوسەرگیری دەدەین کاتێک کە ئامادە بووین. لە چ کاتێکدا ئامادەین لە چەند حاڵەتێکدا ئامادە بین. یەکەمینیان لە حاڵەتی دەرونی لە حاڵەتی عەقلی ئەو مرۆڤە پێگەیشتوو بێت. ئەنی گەیشتبیتە لایەن حاڵەت ئاستێکی معریفی بەرز ئاستێکی معریفی وا بتوانێت کۆنتترۆلی پرۆسەکەی بک بتوانێت چونکە هاوسەرگیری تەنها پرۆسەیە کە تایبەت بە خۆت نییە. لانی کەم تایبەت بە خۆت و کەسێکی ترە ئەگەر هیچ منداڵیش تێدا نەبێت کاتە ئەگەر کەسەکە لە لایانی دەرونیەوە لە لایانی عەقلیەوە ئامادە نەبێت هەڵەیەک دەکا ئەگەر بڕیار بدا لە ئێستادا. خاڵی یەکەم. خاڵێکی ترمانەیە لە لایانی مادیەوە چونکە پرۆسی هاوسەرگیری پێویستی بە بودجەیەک هەیە پێویستی بە بڕێک پارە هەیە بۆ ئەوی پرۆسەکە بەردەوام بێت و کێشەی نەبێت پێویست بە ئیشێک هەیە کە تو داهاتێکت هەبێت ماگانە بتوانێت ئەو پرۆسێ بەسەرکەوتوی بەسەر ببێ بەڕێوەی ببێ کاتە ئەگەر لە لایانی مادیش ئەتو ئامادە بووی ئەوە دەتوانی
قسەیەکی زۆر گرنگ هەیە لەسەر هاوسەرگیری هەر قسەیەکم بیست بیت هیچیان لەوەی جوانتر نەبووە سەرنجڕاکێشتر نەبووە لە لای من ئەویش ئەوێ دەڵێت کاتێک کە هاوسەرگیری بکە کاتێک کە ئامادە بووی تەنازول بۆ هاوسەرەکەت بکەیت بڕبڕەی پشتی هاوسەرگیری بریتە لەوەی کە ئەتوو تەنازول بۆ هاوسەرەکەت بکەیت ئەگەر تو ئامادە نەبووی تەنازولی بۆ بکەیت سەرکەوتو نەبووی لە هاوسەرگیریەکەت سیرکە ئێستا لە هاوسەرگیریدا چه براوەی ئەوەیە یاخود ڕۆڵی سەرەکی لەوە دەبینێت کە ئەو هاوسەرگیریە سەرکەوتوترا کامیانن ڕۆڵی سەرەکی لەنا ئەو پرۆسەیە دەبینن ئەوەی کە زیاتر تەنازول دەکا ئەوەی کە زیاتر بەرامبەرەکەی قبول دەکا وەکو خۆی کاتێک کە ئەو مرۆڤە ئەو جۆرە بیرکردنەوەی هەبوو گەیشت بەوەی کە بتوانێت کێشەکان بۆ شێوازە شیتەڵی بکات لە مێچ خۆی ئامادە بێت بۆی و قبول بکات تەنازول بۆ هاوسەرەکەی بکات و بڕێک پارەی مادی هەبی و ئیشەکی هەبی دەتوانین ئەو کاتی بڵێن ئێستا ئەو بەشەرە ئەو مرۆڤە ئامادەیە بۆی بڕیار بدات کە هاوسەرگیری بکات باش مامسە هەر ئیزافەکردنێک بە ئەو قسانەی بەڕێستان باسی سێ خاڵت کرد بۆ ئەوی کە کەسێک ئامادە بێت لە ڕووی عقلی معنەوی ئەنی دەرونی هەم دیسان مادی باشە زۆر جار مەڵام بینیوە دەڵێ کاکە هاوسەرگیری بکەن ڕزق دوای هاوسەرگیری دێ سیرکە من دەچمە سەرجادەی لە ناوەندی جادەی ڕادەوەستم با سیارە لێم نەدا ئەمن بزنسێک دەکەم ببێ ئەوەی هیچ شارەزاییەکم لێ هەبێ ببێ ئەوەی هیچ بڕەپارەیەکم هەبێت با نەجاحەت بینم شتیوانە نییە کاتێک کە ڕێکارەکان بۆ شێوازە ئەمە دەڵێن لەگەڵ ئەوەینە کە بەرەکەتی خۆی هەیە کە ڕسقی خۆی لەگەڵە هەم ئەوانەی لەگەڵە بەڵام لە کاتێک دەکەوێت بە ڕێو شوێنەکانت گرتبیتە بەر لە کاتێک دەکەوێت و پلانەکانت بە شێوەیەکی باش گەیشتبی بە ئامانجەکانت ڕوئایەکی باشت بۆ هاوسەرگیریەبی تێگەیشتنێکی باشت هەبی باش ئەمن چ لە هاوسەرگیریەک بکەم کە پارەشم با بڵێم هەبیتن بەڵام عقلێک نەبێ ئەو هاوسەرگیریە بەڕێوە ببە عقلێک نەبێت کە لێک تێگەیشتن بکە عقلێک نەبێت با پارە هەبی با ڕستەق هەبی کە عقلەکە نەبوو لە نەتیجە ئەمە ئەو هاوسەرگیریە ئەمە سەرکەوتوو نەبوو ئێمە دەوانێت هاوسەرگیریەک بکەین لە هەموو لایەنەکان سەرکەوتوبی خۆ پارە بەشەکە لە بەشێکی گرنگە ئۆکەی لەگەرتم بەڵام تەنها یەک فاکتەرە لە پرۆسەکەی بەڵام عقلەکە گرنگترە ئەگەر عقلەکە هەبوو پارەکە نەش بوو پای دەکا ئەگەر عقلەکە هەبوو لێک تێگەیشتنەکەی دروست دەکا ئەگەر عقلەکە هەبوو دەتوانانی ئەو پرۆسەی سەرکەوتوو کاتن لێک تێگەیشتن تەنازولکردن بۆ یەکتری گرنگترین پێوەرە بۆ ئەوی مرۆڤەکە پێی بڵێن ئەتوو بڕیار بدێ ئێستا هاوسەرگیری بکە بەڵام ئەگەر ئەو مرۆڤە وای دانەکە با بڵێم ئەو کەسێک کە هاوسەرگیری لەگەڵ دەکات ئەو لەژێر دەستی ئەوە ئەمن هیچ تەنازولێک بۆ ئەو ناکەم قسەی منە و ئەوە دەبێ وابێ ئەو دەبتە نیزامی عەبدایەتی دەبتە نیزامی ئەوەی کە ئەمن ئەو شەخصە بۆ خۆم بەکار بێنم نەک هاوسەرگیری لەگەڵ بکەم هاوسەرگیری واتە من و تۆ یەکسانین لە یەک ماڵ لە یەک شوێن لە یەک چۆن دەڵێن ئومورمان هەیە لە یەک هەموو لێکەوتەکانمان بەیەکەوەیە من ئامادەم تا چەند ئامادەم تۆ قبول بکەم و لەگەڵ تۆ ئەو ژیانە بەڕێ بکەم خۆشیەکانمان ناخۆشیەکانمان بربەستەکانمان منداڵەکانمان ئامانجمان بەهامان دیدگامان ڕۆیامان پلانمان هەموو شتەکانمان بەیەکتری دەبەستینەوە من تا چەند ئامادەم لەگەڵ تۆ تا چەند ئامادەی لەگەڵ من کاتێککە من ئامادە نەبووم تۆ هیچ ڕۆڵێکت لە ژیانی من هەبێت من بەکەڵ هاوسەرگیری نایم کاتێککە ئەو کەسەش ئامادە نەبوو من هیچ ڕۆڵێکم لە ژیانی ئەو هەبێت ئەو کەسەش بەکەڵک هاوسەرگیری نایەتن ئەگە پارە نەبوو ئەگە ئامادەیەکان هەبوو پارەکە پیا دەبی بەڵام معنای ئەوەی ئەگە هیچ بڕە پارێک نەبوو تەنها تۆ ئامادەبی بیکەی لە نەتیجە کێشەت بۆ دروست دەبی باشە کاک ئەحمەد ئەو شتانەی کە باسمان کرد ئەگەر هەمووی لە کەسێکدا هەبێتن ئەو کەسە لەسەر چ بنەمایەک چ کچ چ کۆڕ هاوسەری داهاتووی هەڵبژێرێ پێویستە کۆڕ لەسەر چ بنەمایەک هاوسەرەکەی کچ هەڵبژێرێ کچیش لەسەر چ بنەمایەک کوڕەکە هەڵبژێرێتن سیرکە کە باسی بنەمای بڕیاردان ئێستا ئەوە کەسەکە بڕیاریدا ینی بابەستێ بڕۆین ئێستا ئەو کەسە ئەو عقلیەتی هەیە ئەو بڕەپارەی هەیە ئامادەیە بۆ ئەوی بڕیار بدا ئێستا گەیشتە ئەو مەرحەلەی کە بڕیاریدا باشە بڕیار دەدا تاوە من ئامادەم هاوسەرگیری دەکەم کۆمەڵک بنەمامان هەیە کە لەسەری بڕیارەکەی جێبەجێ دەکەین خاڵی یەکەم بەهایەکانت ئەو بەهانە کۆمەڵک مەبدە هەیە لە هەر مرۆڤێک کە ئەو مەبدەانە پێی دەژی سیرکە ئەتو ئەگەر نەزانی بەهایەکانی خۆچیە ئەگەر نەزانی مەبدەەکانتە چ شتێکی ئەتو پێی دەژی چ شتێکی لەکنەت و زۆر گرنگە چ شتێکی گرنگە بەڵام زۆر گرنگ نییە دەتوانم تەنازولی لێ بکەم چ شتێکی من دەتوانم پلانی بۆ دابنێن چاچی بکەم ئەگەر ئەمن خۆم ناسی شارەزای خۆم بووم بەهایەکانی خۆمزانی دێم یەکەمین پێوەەر لەسەر ئەوەیە کە بە حەسەب بەهایەکانی خۆم ئەو بەهایەکانی ئەو کەسێ بەرامبەریش دادەنێم
ئەو کاتی ئەگەر بەهایەکانمان یەکتری گرتەوە ئەوە خاڵەکی زۆر بەهێزە. خاڵی دووەم بریتە لەوەی کە ئێمە پێمان وایە ئاستی مادی لێک نزیک بن لە ئاستی مادی، چونکە زۆر جار ئەگەر ئاستی مادیەکان لێک دوور بن، مەسەرەن ئەویان یەکەچیان زۆر لە ژینگەیەکی بەرز ژیابی، ئەوکێ کە لە ژینگەیەکی بەو شێوەیە نەژیابی، جۆری کواڵێتی بیرکردنەوەی ئەو دوو مرۆڤە لە یەکتری جیاوازە. جۆری کواڵێتی بیرکردنەوەیان لە یەکتری جیاوازە. کاتێک کە ئەو بڕیارەی دەدەن بێکەوە بژین ئەوانە، ئەو بە جۆرێک بیر دەکاتەوە، ئۆکێ کە لە ژینگەیەکی کە ژیاوە بە جۆرێککە بیر دەکاتەوە. کاتە خاڵی دووەم باژینگەکانمان لێک نزیک بی، ئەوە خاڵی دووەم. خاڵی سێم ئەوەیە ئامانجەکانمان لێکتری نزیک بی. باشە با ئەم یەک شتی پێ بڵێم، ئێستا ئەم لەگەڵ خێزانی خۆم لە ماڵەوە ڕێک کەوتوین لەسەر هەموو شتێک ڕێک بکەوین، هیچ شتێک ناکەین، هەردووکمان لەسەری ڕێک نەکەوین. ئێ باش ئەگەر ئەو کۆمەڵێک شتی هەیە ئەمن پێ ڕازینیم، ئەمش کۆمەڵێک شتم هەیە ئەو قبوڵی ناکە، ئەیچی لەو خاڵانە بکەین. ڕێک کەوتوین کە لەسەر ئەو خاڵانە ئێمە ڕێک ناکەوین، کە گەیشتین بەو خاڵانە لای دەدەین، نەئی منە نەئی تووە. باشە ئەوە کە ئەو تێگەیشتنە هەبوو، ئەو بەهایانەمان هەبوو، ئەوە بەهایەکانی تو ئەم قبوڵمە، بەڵام نامێ ئەو دوای تێدابی. ئۆکێ ئەویش دەڵێ ئەمن ئەو بەهایەکانمە، ئەوکان بەهایەکانی توشم قبوڵە، بەڵام نامێ ئەو دوانەی تێدابی. ئۆکێ ئەگەر ئەوەی من بتوانم تەنازولی تێدا بکەم دەیکەم. باشە ئەوەی ئەگەم بتوانم ڕێگەی بستە، بەڵام هەندێک بەها هەیە من بۆی دەژیم، ینی ناتوانم دەست بەرداری بم. هەندێک بەها هەیە، هەندێک خوو هەیە، من زۆر قورسە ساڵانێکە هەمە هەتا ئێستا تەرچی بکەم قورسە لەسرم. ئەو بەهایەکانی خۆی منیش بەهایەکانی خۆم کاتێک کە دەگەین بەو خاڵێکە دەزانین ئەو خاڵێکە هەردووکمان ڕێک کەوتوین لەسەر ئەوەی کە لەسەر ئەو خاڵە ڕێک ناکەوین، هەردووکمان خۆمانی لێلادەین، ژیانی تەندروست بەڕێ دەکەین. مەتین قسووریا من عفو کە سەر قسێت بەڕێز ئەحمەدە، تەنیا محەممەد دەبێژیتن دل تشتێکی دەوێت نەک هەموو شتێکی دەوێتن. باپیرم سێ خێزانی هەبوو، بەڵام لە کۆتاییدا لە نەبوونی ئەو کەسەیان مرد کە هەر سێ خێزانەکەی نەتوانی جێگەیان بۆ پڕ بکاتەوە. تا چەند گرینگە لە هەڵبژاردننی هاوسەردا ئینسان ئەو کەسە هەڵبژێرێ کە لە ناخی دڵیەوە خۆشی دەوێتن. 100% نەجاحەتی پرۆسەکەی ئەو بوارەیە. بەڵام شتێک هەیە، ئێمە لە عادەتەن ئەگەر پرۆسەک بیتن دوو کەسەکە با بڵێن پێشتر عیلاقەیەکیان نەبوو بی، شارەزای یەکتری نەبوو بن، ئەوانە چ بکەن؟ ئێستا ئەگەر دوو کەس یەکتر بناسن پێشتر، بۆ نمونە لە شوێنێک بێ لە زانکۆیەک لەگەڵ یەکتری قوتابی بووینە، یاخود عیلاقەیەکیان هەبوو شارەزای یەکتر بوونە، کێشەمان لەگەڵ ئەوە نییە. بەڵام ئەیچی لە دوو مرۆڤێک بکەن کە یەکتر ناناسن، دەکرێت بڵێن ئەوانە هەموو هاوسەرک گیریەکانیان شکست دەهێنێت. نەخێر، گەورەترین پڕبڕی پشتی ئەو جۆرە هاوسەرگیریە گفتوگۆ و لێک تێگەیشتنە. یعنی هەتا دەتوانی با بڵێن بینی مارەکردن و گواستنەوە لە هەولێر ئێمە پێی دەڵێن با زۆر بی لۆی زۆر دیکتێ بگەن. پێش ئەسڵان مارەکردن با زۆر قسەکردن هەبی، با هەموو دەفرەکانی مێشتی هەموو دەرگاکانم بۆ بکاتەوە، ئەمژۆم دەرگاکان بۆ بکەین و لێک تێ بگەین. ڕەنگە لە ئێستادا ئەم لەبەرەوەی هیچ ئەزمونم لەگەڵ ئەو کەسە نییە. باشە بەڵام تێی بگەم کە لە ناو ژینگەکەی ناو کاسەی سەری ئەو لە ناو دڵی ئەو چ دەگوزارێ کە ئەویش لە من تێگەیش زانیمان لێک نزیکین بە گفتوگۆکردن بە ژیانکردن لەگەڵ یەکتری وردە وای لێدێ ئەو خۆشەویستیە دروست دەبێت. هەر پرۆسەیەکی هاوسەرگیری ڕێزگرتنی تێدا نەبوو خۆشەویستی دروست نابی. هەر پرۆسەیەکی هاوسەرگیری تەنازولکردن بۆ یەکتری تێدا نەبوو خۆشەویستی دروست نابی. هەر پرۆسەیەکی هاوسەرگیری یەکتر قبولکردنی وەک خۆی تێدا نەبوو سەرکەوتو نابی. بزانە کە دەڵێم ئەو نەفەرێ قبول بکەی وەک خۆی مەبەستمان چییە؟ ئەو کەسەی کە دەبتە خێزانی من با بڵێم ئەو دەتوانێت ببێتە باشترینی خۆی کە ئەمن دەمەوێت، نەک ببتە ئەو کەسی ئەمن دەمەوێت بە کاملی. لە نەتیجە ئەگەر ئەمن بمەوێت ئەو ببتە 100% ئەو کەسێک کە ئەمن دەمەوێت ئەو ناتوانێ. بەڵام ئەو دەتوانێت ببێت بە کەسێک باشترینی خۆی لەوەی کە ئەمن دەمەوێت. ڕەنگە ئەمن بمەوێت 10 خاڵی تێدابی ئەو ناتوانانی هەردەی تێدابی، بەڵام بە هەموو هێزی دەتوانێت چەند خاڵی جێبەجێ بکە. 7 خاڵ 8 خاڵی جێبەجێ دەکە باشترینی خۆیتی بۆ من. کاتێک کە من بەو بیرکردنەوە تێگەیشتم خۆشم دەیە، چونکە کە قوربانیم بۆ دەدا دەزانم لە بەخاتری من دەیکا، چونکە کە با بڵێم ڕێزم دەگریت دەزانم ئەو شتەی پێ خۆش نییە، بەس دەبەر ڕێزی من دەیکاتن. کاتێک کە ئەو پێوەرانە هەبوون زۆر هاوسەرگیریەکە سەرکەوتو دەبێت. باشە کاک ئەحمەد باسی ئەوەت کرد کە پێویستە یەکتر بناسن پێش وەختە پێشەوەی هاوسەرگیری بکەن و ڕێز لە یەکتری بگرن. باشە هەندێک کەس بوونە بەداخوا ئێستاش بەشێک لە ناوچەکانیانی کوردستانماوە ینی شودانی بە زۆر منە هەم بە زۆر ژن بۆ کوڕەکان دێنن، هەمیش بە زۆر کچەکان بەشوو دەدەن. مەبەستمەوە یعنی ئەمە شتێکی ڕاستە دەتوانن بوونمە دوایەوە کە هاوسەرگیری دەکەن
خۆشەویستی لە نێوانیان دروستبی ڕێز یەکتر بگرنیان بنەڕەتدا نابێ هاوسەرگیریە بکرێ ئەو جۆرە هاوسەرگیری ئێمە 100% ڕەتی دەکەینەوە لەبەر ئەچی بۆ نمونە ئەمن ئەگەر ئەو کەسەی هەڵی دەبژێرم ئەگەر بە دڵی خۆم بوو بە بۆچوونەکانی خۆم پێم باش بوو دەتوانم لەگەڵ بە ئەزمونکردنی ژیان ئەو کەسە بچێتە دڵمەوە خۆشم بێ بەڵام ئەمن ئەگەر لەبەر بە زەختکردن بوو ئەو هاوسەرگیریە لەبەر خاتری بابم بوو یان لەبەر خاتری کەسێک بوو ئەمن کەیفم بۆ کەسی ناچی لێ بکەم ینی هەر چ بکەم هەر دڵم پێخۆش نییە هەر چ بکەم من هەر چێژ لێ نابینم ینی هیچمان نەکرد ئەو جۆرە دەستە بوار بابەتی دیکتاتۆر بوونیش خۆ دیکتاتۆر بوون هەر ئەوە نیە ئەگەر سەرکردەی وڵاتێک دیکتاتۆریێت بکات دیکتاتۆریێت پێناسەکەی بە کورتی چیە ئەمن دەسەڵاتێکم هەیە لەسەر بێدەسەڵاتێک باشە دەسەڵاتەکەی خۆمی تەسب دەکەم لەسەری قەراری بۆ دەدەم باشە نایڵم ئەو ڕئی هەبی ئەخۆ لە نەتیجەم نەگەر بابی ئەو کەسم یاخود برای ئەو کەسم کە هاتم ئەو دەسەڵاتم بەکارنەکە دیکتاتۆریەتم بەکارێنە لەسەر ئەو کەسێ ئەخۆ ئەو دەسەڵاتی هەبی لە من قبول ناکاتن و ئێستا دەسەڵاتیشی نییە قبولی ئەو هاوسەرگیری نییە ئەمن لەبەر ئەوەی کە هەر بابەتێک بێت کە بە زۆر دێم هاوسەرگیریەکەی ئیجباری دەکەم باشە کە ئەو هاوسەرگیری بکە ئەمن یەک بڕیارە بە زەخت دەیدەم بەو نەفەرەی بەو کەسەی بەڵام لێککەوتەکانی بە درێژایی تەمەنی ئەو کەسەیە بە درێژایی تەمەنی ئەو کەسی ئەمن متمانە بەخۆبوونی ئەو کەسەم تێکشکان بە درێژایی تەمەنی ئەو کەسەی ئەمن ڕوئیا و سیقە بەخۆبوون و ئەو قسانێک کە دەیکەن سیقەت بەخۆبی و بتوانێت بەخۆبی ئەوانم هەموو تێکشکان بە درێژایی ئەو تەمەنی ئەو کەسەی پەیوەندی کۆمەڵایەتەکانم هەموو تێکشکان لەبەرەوەی ئەو کەسە کە ئەمنی نەوێ قبول ناکە کەس و کاریشمی بێ کە لە ناو ژینگەی ژیاندم لە نەتیجا سیرکە هاوسەرگیری بۆ خزمەتی مرۆڤەکانە نەک مرۆڤەکان بۆ خزمەتی هاوسەرگیری باشە ئەگەر ئێمە ئەوەمان بە زۆر کرد کاتە ئێمە ئەو مرۆڤمان بەکارینە بۆ خزمەتی هاوسەرگیریەکە ئێخۆ لە نەتیجا لە لای خوای گەورەش کەعبەش بەقەت مرۆڤێک گەورە نییە ئەمن دێم مرۆڤێک دەڕوخێنم تێک دەشێنم لەبەر خاتری هاوسەرگیریەک ڕەنگە وعدێکم دابێ ڕەنگە لەبەر پارە بێ ڕەنگە لەبەر شتێک بێتن کاتە ئەمن ئەو مرۆڤم دەرونیم تێکشکان لایانی کۆمەڵایەتیم تێکشکان متمانە بەخۆبوونیم تێکشکان ئامانجەکانیم تێکشکان دنیایەک شت ئەو مرۆڤە خۆ لە نەتیجە هەر ئەو خۆشی نامینێتەوە بەیانی نەوەیان دەبێت منداڵیکەیان دەبێت لەسەر ئەو دەروونە سەقەتەی ئەو منداڵانەش پەروەردە دەکرێن کەواتە ئەو منداڵانە ینی لقی لێ دەبێتەوە ئەمن بەو بڕیارە سەقەتەی بەو زەختە زۆرێکە کردیتم دەتوانم بڵێم کۆمەلگای داهاتوشم هەموو تێکدا خۆ هەر ئەوە بەس ئەو لێکەوتە ئەو شخصە نیە ئەو شخصەوە دامانە بۆ قوربانی ئەخەوە کە دەبتە قوربانی نەوەی داهاتوش هەموو دەکاتە قوربانی کاتە زۆر زۆر خەتەرە ئەو شتە هیواداری نەمینێ باشە بەڕێز ئەحمەد لێرە دوو شت هەیە دەمەوێت باسی بکەم یەکەمیان کوڕێک هەیە مەسەلەن لە چەند جار لە هەوڵدان لە پەیوەندی خۆشەویستیە سەرکەوتو نابێتن ئەڵێ بادایکم بچێتن یەکێکم بۆ بمێنێتەوە هەر چۆنێک بێت لەگەڵی تەمەنم چۆتە سەرەوە قبوڵ یەکەم ئەیقەتێنم لە لایەکی ترەوە کەسێکە مەسەلەن ئەڵێت من کەسێکی حیجابم ئەوێتن ئەچێ کەسێکی سفورێنێ ئەڵێ ئەبێتەوە حیجابی ئەڵێ من کەسێکم ئەوێت ئیش ناکە ئەچێ کەسێکینێ ئیشاکاتن ئەڵێ نابێتەوە ئیش بکەی ئەم دوو بڕیارە تا چەند هەڵان ئەو دوو بڕیارە سەرچاوەلەوە دەگرنەوە ئەو مرۆڤە بە هەڵا هێشتا خۆشی نەدۆزیتەوە ئێمە لە سەرکردایەتی خود یعنی پێش هەم شتێک دەڵێن هەر مرۆڤێکمانەوە دروستی بکەین دەمانێت دێن دەڵێن وەرە کاکە خۆت ببینەوە جارێ دروست ببە ئەتو بە خۆت چت دەوێت ئەو مرۆڤێکی ئێستا جەنابەت باست کرد ئەوە کێشەی لەگە خەڵک نییە کێشەی لەگە خۆی هەیە بە خۆی نازانی چی لە خۆی دەوێت یعنی ئەوە کێشەکەیە پێی هەر چی بۆ بکە ئەو هەر ڕازی نییە باشە ئەمن ئەگەر قەراروابی کەسێکم بێتن حیجابی ئەمن ئەگەر بزانم ئیلا حیجابم دەوێت ئەو زەختەی دروست ناکەم بەڵام ڕەنگە ئەگەر ئەو زەختەم دروست کرد شتێکی کەی لە پشتەوە بی ڕەنگە لەبەر تەنهایی زەواز بکەم کە ئەوە زۆر زۆر هەڵەتە ڕەنگە لەبەر ئەوەی شکستم لە پەیوەندێکی خۆشەویستی هێنابێ دەمەوێت قەرەبووی ئەو بۆشایەتی بۆی پڕ بکەمەوە بە سەریعی خێرا با بڵێن بە سەریعی ئەو پرۆسێ ئەو نەقسەی کە لە من هەیە پڕکەمەوە بەچێ ئەگەر ئەمە نیقابەکەم دەوێت با سفورێکیش بینم دەیکەمە نیقاب مشکل نییە بەس خێرا ئەو بۆشایەتی ناو ناخی خۆم پڕ بکەمەوە کاتە لێرکانە دەتوانین بڵێم ئەوەش دیکتاتۆریەتی بەکارهێنا ئەوەش دەرونی کەسێکیکە دەڕوخێنی ئەوەش زەخت لە کەسێکیکە دەکا ئەوەش لەسەر ئەو بنەمایانە دروست نەبوو کە ئەمە باسما کرد ئەو نەفەرێک کە دەوێت زاواجی لەگەڵ بکاتن
لە داهاتوو دەیەوێت زەختی لێ بکات دەیەوێت دووبارە متمانە بەخۆبوونی ئەو نەفرەی دیسان تێک دەچیتەوە دووبارە کەسایەتی تێک دەشکێت دووبارە پلان و ئامانجی هەموو تێک دەشێت کاتە دیسان ئەوەش غەڵەتە یعنی ئێمە وەکو گوتمان پرۆسەکە کاتێک سەرکەوتووە کاتێک پرۆسەکە گونجاوە کاتێک پرۆسەکە باشە ئەو کاتێککە لە خزمەتی مرۆڤەکانە هەردوو مرۆڤ بەیەکەوە ئەگەر منداڵیان هەبوو بە منداڵەکانیشەوە ئەوەش هەڵەیە کۆمەڵە کەس دەڵێ ئەمن قبول دەکەم بە خراپی بژیم لەبەر خاتری منداڵەکانم خۆت ئەوەندە بچووکنی ئەوەندە کەمنی تا ئەوەی قبول بکەیت باشە لە چ دروست بوو ئەوە لە تێنەگەیشتنی یەک لە هاوسەرەکان باش کاک ئەحمەد ئەز پرسیارێکە دن سەبارەت بە تەمەنیکەم بەز پرسیارە خۆکەمە دوو بەش یەکێ ینی دوودگەل هەندێک چ تەمەنێک زورێک گونجەوە هەمژ بۆ کوڕی هەمژ بۆ کچیژێک و تێدا سەرگیریە بکەن و پرسیارە دوێژی پێویستە تا چەند ینی جیاوازیە تەمەنی بەرچاو بێتە وەرگرتن ئامارەکان بە شێوەیەکی ڕسمی پێمان دەڵێن جیاوازی تەمەن لە 2 ساڵ بۆ 7 ساڵی گونجاوە جیاوازی تەمەنیان لە 2 ساڵ بۆ 7 ساڵی زیاتریان کەمتر حسب ئەو سێرچانەی کە کرایە ئەوانە کەمترین کێشیان هەبووە ئەوانەی کە تەمەنیان جیاوازی تەمەنیان لە 2 ساڵ بۆ 7 ساڵە کەمترین کێشیان هەبووە زۆرترین پرۆسەنە کە نەجاحەتیان هینایە باشە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم پرسیارەکەم لەبیر چۆوەڵە بنمونە گونجاوتری تەمەن بۆ سیکە گونجاوترین تەمەن ئەوە نییە ئەمە ڕقەمەکی دابنێت چونکە بۆچی ئێمە وتمان ئەگەر مرۆڤەکە ئامادە بێت ئەو کاتی کاتیەتی ئەگەر مرۆڤەکە پێگەیشت ئەو کاتی کاتیەتی لەبەر ئەوەی مرۆڤەکان لە ژینگەی جیاواز دروست دەبن لەبەر ئەوەی مرۆڤەکان بە ئیشکردن لەسەر خۆیان زووتر دەتوان دروست ببن کاتە ڕەنگە مرۆڤێک لە تەمەنی 20 ساڵی پێ بگا ئەو عقلێتی بۆ دروستبی ڕەنگە مرۆڤێک لە 50 ساڵیش پێ ناکات ینی بڕیاریدا ئەوە تەواو عقلێتەکەی غەڵەت لەگەڵەوەدانی هەر کەسێک گەورە بوو یەکسەر ژنی ببێنن چکە زۆر جارە کوردستان کە زانکۆ تاوا دەکایکسە لە کاکە ژنی ببێنن تاوا ئەمان لەوەی خەتەرتر پێت بڵێم چیا دەڵێ باژنی بۆ بینیم بەشکم چاوی نازانین سەریش نەکەش دەخورێ ڕادەکە بەڕێز ئەحمەد تا چەند مەسەلەن ئەڵێن بناغی هاوسەرگیریەکی باش ئەبێ سەرەتا بناغەیەکی باشی هەبێت نوانی ئەمە گەیشتونە قەناعەت ئەگەر هاوسەرگیریەکی باشە بێ بێ سەرەتا ئێمە بناغەیەکی باش دروست بکەین باشە کە بناغەیەکی باشمان دروست کرد کولتور زمان دابوونەریتی جیاواز ئەتوانێت کار لەسەر و بناغەیە جیاوازە بکاتن پتەوە بکات 100% دەتوانێت یعنی ئەگەر تۆ بناغەیەکی باشت دانابێتن کەسەکە لە کولتورێکی جیاواز بێ لە زمانێکی جیاواز بێ کاریگەری لەسەر هەیە ئەی چۆن ئێستا بۆ نمونە ئێمە ئەگەر مرۆڤێکمان لە هەر هەژ لایەنەکەی بە پتەوی دروست بوو باشە لەلایەنی عقلی لەلایەنی مادی لەلایەنی کەسایەتی لەلایەنی کۆمەڵایەتی لەلایەنی خێزانی معریفەی هەگبەی پڕ بوو باشە مرۆڤێکی ترمان هەیە لەولایە ئەویش لە هەر هەژ لایەنی هەگبەی پڕە کاتێک کە بەهایەکانیان لەگەڵ یەک دێتەوە باشتر با دوو یاجیا لە دوو بنەماڵی جیاواز بن با ئەستن ئەگەر لە یەک بنەماڵی بن لەلایەنی تەندروستی هەمومان دەزانین هەر ڕێگە پێدراو نییە خراپە لەبەرەوەی ڕەنگە دایک و باوکەکانیان هەڵگر بن ئێستا ئەو شتەش بەداخەوە باوە کابرا دەڵێ ئەگەر لە بنەماڵی خۆم نەبی نایدەمێ لە هاوزمانی خۆم نەبی نایدەمێ هاوشاری خۆم نەبی نایهڵم زەواج بکە ئەوە خراپە کارەساتە بەڕاستی بۆچی بەڵام ئەگەر بەهایەکانمان لەگەڵ یەک هاتەوە ئەگەر ئەو کەسەکەسەچی پێگەیشتوو بوو بەو ڕێچکانێککە ئێمە باسمان کرد کەسەکەی کوڕەکەی منیش یاخود کچەکەی منیش هەمان پێگەیشتونیان هەبوو ئامانجیان لێک نزیک بوو ڕوئیان لێک نزیک بوو پامیان لێک نزیک بوو بۆ نا ئەستان ئەی زۆر باشتریشە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەگەر نەوەیان بوو وا دابنێ ئەوانە هاوسەرگیری دەکەن سبەینێ نەوەیان دەبی ئەو نەوەیە کە دەبی شارەزای دوو کەلتورە ئەو نەوەیە کە دەبی شارەزای دوو زمانە ئەو نەوەیە کە دەبی زۆر پڕمەعریفەترە لەبەرەوەی لە نەتیجەی دوو پڕمەعریفەوە دروست بووە ئەو نەوەیە کە دەبی زۆر متمانەی بەخۆترە لەبەرەوەی ئەو دوو کەسە توانیتیان ئەوەندە بەهێز بن لە ڕووی کەسایەتی و لە ڕووی متمانە بەخۆبوون و هەموو ئەوانەوە لەگەڵ جیاوازی سەرڕای جیاوازی کەلتورەکانیشیان سەرڕای جیاوازی هاوشاریشیان سەرڕای جیاوازی هاو بنەماڵەیشان توانیتیان هاوسەرگیریەکی بە بنەمای سەرکەوتو ئەنجام بدەن کاتێک کە ئەو دووە بتوان ئەو هاوسەرگیریە کۆنتترۆل بکەن دڵنیا بە منداڵەکانیشان لە بەهێزی هەردووچیان بەهێزیەک دروست دەبێت باشە کاک ئەحمەد بوون نمونە کەسێک کوڕێکەیە عاشقی کچێک بووە بە کوردی خۆمان بڵین شێت بووە بووی بەڵام ئەو کچە بەداخە بوون منە لەوانە زۆر کەم و کورتی هەبێ زۆر نقصانی هەبێ بەڵام کوڕەکە دەڵێن ناکە هاوسەرگیریم لەگەڵی کرد تاو
علی چا دەبی متینە جەڕاوستە بەڕێز ئەحمەد عکسەکەشی هەیە کچەکە دەڵێتن ئەو دیفاع بەس خۆناگەین جەدا ئەس دیفاعی بکەم دەڵێتن کاکە ئەگەر کوڕەکە زۆر غەڵەتیشی هەبێ منیش قبوڵ یەکەم لە کاتی هاوسەرگیریە چاکە وا بزانم ئەمە زیاتر لە کچەکەیە باوە ها کاتی هاوسەرگیریەکەن ئەڵێ باوکی کوڕەکەڵێ وایە وەکو خۆت و تەنی ژنی بۆ بێنین چاکە بیانی لێرە تەحملی ئافرەتەکە زیاترە لەو بابەتەی بزەبت سیرکە ئەگەر ئەو تەحملکردە وەکو گوتم ئەمە کۆمەڵک خاڵمان هەیە بۆ نمونە هەموو کەسێک بۆ زەوازکردن با بڵێم دەخاڵی هەبێت لەو دەخاڵی پێنجیان زۆر سەرچە من ناتوانم یعنی هیچ قسەی لەسەر نییە ئەو پێنجە بەڵام پێنجەکەی کە خاڵی لاوەچینە بۆ نمونە بۆ من دین یەکەمە ئەگەر هاودین نەبی یان دینێکی خراپی هەبی ئەوە قسەی لەسەر نییە خاڵی دوم ئەو کەسە پێویستە متمانەی بەخۆی بی پێویستە دروست بی پێویستە عقلی ئیش بکە پێویستە کەسایەتێکی بەهێز بی ئەو خاڵانە بۆ من هێلی سوورە ئەگەر تێدا نەبی من ناتوانم بەڵام پێنج خاڵیکە هەیە حەزم لێیە بۆ نمونە شەهادەی بەرزی هەبی ئۆکەی ئەگەر نەشی بوو کێشەم نییە حەزم لێیە بۆ نمونە لە شوێنێکی ڕسمی داوام بکە ئەگەر نەش بوو کێشەم نییە ئەوە دەمینێتەوە سەرچی ئەگەر ئەتوو ئەو کەسە دەیوێت هاوسەرگیریەک بکاتن ئەو خاڵانەیە کە ئەتوو لۆتو تەنازولکردنی تێدانیە و خێڵی لە خۆشتی قبول ناکەی نەگەوی بزەبت ئەگەر دەزانی کێشەکەی وی نەقسەکەی وی لەو پێنج خاڵە سەرچەکانی تووە ئەتوو کێشەی دروست دەکەی یعنی ئەو قبولکردن نیە تو تەحملی و قبولکردنی نادەی سیر کە هاوسەرگیری نابێت لەسەر ئەساسی سۆزداری بکرێت باشە ئەتوو ئەگەر لە ڕێی مەبدەعەکانتەوە ئەگەر بەهایەکانی لەگەڵ بەهایەکانی من نەهات خۆ ئەوە 20 ساڵە تەمەنی لەناو ئەو بەهایانە گەورە بۆ ئەوانی کە بەخۆی هەیتی ئەگەر کێشەکە لە بەهایەکانی بوو لەگەڵ بەهایەکانی من نەهاتەوە ئەو کێشەیە بەڵام ئەگە خاڵێکی لاوەچی بوو دەتوانم چارەسەر دەبیت بەیانی کە تێک گەیشتین ئەگەر دووسێ ئەوەی کە بیدایەت باسمان کرد دووسێ خاڵی سەرەکی کە ئەو کەسە توانای تێگەیشتنی هەبوو توانای گفتوگۆی هەبوو ئەو کەسە توانای بیرکردنەوەی هەبوو قسەی لەگەر دەکرا ئەو لاوەچیانە کێشانە هەشبی کێشە نیە چونکە لۆ ئەمە دەتوانین بە ئەزمونکردن لەبەر خاتری یەکتری لەبەر ڕێزی یەکتری لەبەر خۆشەویستی یەکتری ئەو لاوەچیانە بگۆڕین بەڵام ئەو سەرچیانەی باسم کرد ئەگەر کێشەکەی وی لەو پێنجانە بۆ ئۆجێ قبولکردنیە چونکە لە نەتیجە ژیان دوور و درێژە تاو ئەحمەد ناوزاد ڕاهێرانی نێودەوڵەتی لە بوارەی سەرکرداتی خۆ زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ قسەکانت زۆر بەخێر بێ موسا لە باژارێ موسکوێ وەزارەتا دەرەوەیە رووسیای ji bo sala çarê û li ser êk xelatê baştirîn nîgarkêşê telaşsaziyê dîplomasî bi nîgarkêşekê Kurda bi navê Nûrîk Musayan. Nûrîk xutabiyekê temen 21 sal e li bajarê Moskû nîştecew dijîtin. Îsal yek tabû di wê piştpêrkeya Wezareta Derve Rûsyê de bejdar bû û nasnavû xelatê êkê wê pêşbirkê destxwe anî. Самое главное в жизни – это преемственность поколений. И если у вас... А мы говорим, что дипломатия во имя мира. Здесь твоя работа. Ну, теперь ты справилась. Улыбайся. Вот умница. А скажи, пожалуйста, когда ты писала голубю мира, да? Ай, да ты умница, Стефания. В году мы придумали присоединить лучшее эссе. Уже профессиональные дипломаты, советский Народный комиссариат просвещения РСФСР. То есть ежегодно обновляется... Мы знаем, что его департамент очень активно взаимодействует. Такое нужное и важное, особенно в наше время. Университета. ناوی منوریکه از 21 سالمه خاندکار از انگیا مسکو مه سر فاکولتیت آرکیتکتور هندبم کورس پنجم ایرو خوات کیمن بجدار به کنکورسه و کیجان ارگانیزیه کریه وزارت دادر و خوات من سر کاغذ به پنوس هاتیه چکرن سر شکل من نویسیه
وزارت کاری در و سرگی لاوروف و از گله کیف خوش دبم که از جارا چارا جیه گمین دگرم کنکورس وی فرمات و وی کنکورس ما دیدی اینترنت و دایکامن مرا نشان دایه مگو تمام و ما بجدار بو وی کنکورس از گله جرا رازیمه. Ветви Канады, Африки и более 200 работ. А мы, Константин Олегович, вам жизнерадостный, жизнеутверждающий и действительно... Безусловно, конкурс заслуживает... نوریک بەهرەمەندە جارێک برنەوە ئەشێت ڕێکەوت بێت دوو جار برنەوە ئەبێت بەنەریت سێ جار برنەوە واتە بەهرەمەندیە ئەم پێشبڕکەیە شانی سەرنجدان و هەڵسەنگاندنە لە ئاستی باڵادا هونەری نەوجەوانان گزارشتە لە هونەرێکی سادە بەو مانایە کە تەواو ڕاستگۆیانە کێشراوە و توانای تێدا خەرج کراوە لەم پێشبڕکەیەدا منداڵان و لاوان بەنووسین و ڤیدیۆ و نیگارکێشان بەشدارن خۆشبەختانە چاڵاکی لەم چەشنە تادێ سەرنج زیاتر کێش دەکات لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە بەشی دیپلۆماسی ئەکادمی هاوکات کۆمەڵای ڕاستۆڤ بۆ نیشتیمان پەروەران و ڕێگای شکۆمەندی یەکێکە لەو ناوەندانەی کە پەرە بەم چاڵاکیانە دەدات. Слово начальнику отдела департамента. و اساس خواستم بگم که از هر کردکی کیچ و خورت جوان گره بجدار بن کنکورس فستیوالا المپیادا و کی ناو ملت ما بلند خواهی کن و هر مریجی ناو دولت روسیه دولت باشقه به زمان کنه کرد هر کردکی گره بجدار بجدار به ناو آرکیتکتوره به ناو اکونومیکای دیپلماسی دا و کی ناو مالبات خا و ناو ملت خا بلند خواهی کن Во всем мире. Простите за тавтологию, но мне очень... Как преемственность поколений друг напротив друга висят почетные профессора, сотрудники, которые когда-либо... Министр иностранных дел Российской империи, канцлера Российской империи, самое важное для жизни нашей академии. Заседание ученого совета, иногда здесь заседает... А это наш самый крупный зал. Награждаются лидеры и активисты самых успешных дел Советского Союза. Записались на розыск положения. Посреди земли плавится свинец. Школьной литературы, то такие بله بینران ورنده از سرنج هوا بو زاروکێکی ڕابکێشم زاروکێکی تەمەن 8 ساڵان مەتین زەعیم کەشانی تەمەنێوی 8 ساڵن و داوەتاوی لە ناوە تۆڕێن جڤاکیدا بووە ترند و چەندان ملیۆن بینەر هەبووینە ئەو ئەگەر چوو هەر داوەتێکی سەرچۆپیە دەگریت و نادەتە کەسە دەبێژی سەرچۆپیان منە پاشان دچیتە دناوە گەنجاوجا چ لەسەر دلێ خۆ ناهێلیاوی دوی دکەتن زعیم کەشانی بابێ مەتینیژی di Kurdistan 24 را dibêjît Kurê min viyana xelkî peyda kiriye gelek cara demê êkî dawet hebît dibêjin vêt ew jî amade bîtin gud jî çendîn corên daweta dizanît lê zêdetir hez li şêxaniyê heye
یعنی شبا بگم شدیدن و بیگرزالا شکل فرگه شنی بامون آجه سه جان آورده های مارشلان زن چوبیه گذنده دیره بله بجا ديرين او هرمتينم او اجي هرمتينم او قال نوع ادوات ظن از بي 25 سال بس نوع ادوات الظالم تسمى نوف هر دواتك يجدا اسميات تقدم جامعتي نابت خفيرك از قال لك نو كم راس كيم بجا ديرين امشنا سر تاريخ خويدوي هنرمند گراني بيجي هرما كورسانه و ناودان كميرا علي سانكاني بناوي يك بنا كردان بلاف كريا بجا سبارت به ساناوياني و چند پرسندن مال استوديو ميوانداريا برسمي را علي كريا كاميرا قالك خيرات خير روناك ما شاء الله عزيزي قالك سباس بالنسبة باش دلخوش مبروك يا زليرة ميوان وتوري ما سر اوي كاري من كري ودس خوشين قلت كم راسي برنامجك زور جوانا وبحثي همو توريت كان وان شاء الله بشين اوي كوهم تقديم كان قالك سباس ممنون كاميرا جند دس بيب كم بيروكا اوي صانج كيري بوتها تشاو فكر اللي كركو صانا يك بنا كما دبكي تمام او بیروکه طبعا لسرتها ماما سهل كوت ماما ساي برز ماما سهل كوت ظاهر ك هم بیروکه بمشک دهات ك كارك لسر يكبوني كردان بكريت وهروها با رايش دقل ماما سعدي بشلكي كهول ماندا او كارا دروسكين لبروي اما ديواني مموزينه لشعري ماما ساو اديبي قبره ماما سا احمدي خاني دیوانی مەموزین زۆر دوور و درێژە بەڵام هەوڵدرا کە بەشێک لەم دیوانە هەڵبژێردرێت و بکرێتە ئەو گۆرانی کە من پێشکەشی ئێوە و هەموو خەڵکی کوردستانم کردووە کە بابەتەکە گرنگە لەسەر یەکبوونی کوردان ئەگەر بیر لۆ بکەیتەوە بڵێ ئەم بیرۆکەیە چۆن دروست بوو حتمما هەمیشە مامۆستا بیرۆکەی زۆر تایبەت دێ بە مێشکیە و ئەو فکرە باشانە یا بۆ با بڵێن ئەو بیرۆکانەی کە دێ بە بێشتی ئەوە خاصەتەن لەسەر کارێکی نەتەوەیی یا کارێک لەسەر کوردستان بەگشتی قسە بکەین یەکسەر کاریگەرە بێ ینی زۆر کاریگەر لەسەر مێشکی ئەبێت و هەوڵەدا بە زووترین کات چارە جێبەجێی کات و دروستی کات و ئەگەر من بم یارە هەرو نەرمەندێکی تر بێت بتوان یەکسەر پێشکەشی بکەین بەڕاستی ئەم کارە کارێکی زۆر تایبەتە لە ژیانی من و هەر لە ژیانی مامۆستا شتێکی زۆر تایبەتە بە حەقیقەت لە بڕۆی لە زمانی خۆی گوێم لێ بووە ئەم کارە وەکو باسم کرد کە ئاسان نەبوو کە بەو شێوازەوە دەیبینن بەڵام سپاس بۆ خوا و سپاس بۆ مامۆستا ئەدیب چلکی کە یەک مانگ هەوڵدان لەسەر ئەوەی کە بەشێک لە شعرەکە هەڵبژێرێت و مامۆستای بەڕێزشم ئاوازێکی ئەوە جوانی لەسەر دروست کات و منیش ئیتر بەدەنگی خۆم پێشکەشی هەموو خەڵکی کوردستان و هەر چوار پارچەی کوردستانم کردووە باشە کارێکی تایبەتە بەڕاستی دەنگتار هەبیتە زۆر سپاس بەڕێز میرا بۆچی لەم کاتەدا بڕیارتدا کە گۆرانیەک بە تایبەت بە یەکبوونی کوردان بڵاو بکەیتەوە هەروە بەزارەوەی کرمانجی من باشتێ بەجەنا بڵ من زۆربەی کاری کرد با بڵێن کرمانجی و یا بڵێن بەزارەوەی بادنی هەمە لەبەر خۆم ئەسڵم بادنیمە ئەمە دوو ئەم کاتە سیرمان کرد پێویستە کە کارێک لەسەر یەکبوونی کوردان بکرێت بەگشتی کوردانی ڕۆژهەڵات و کوردانی ڕۆژ ئاوە و باکوور و کوردستان هەمووی پێکەوە بە یەکتر بوەسرێتەوە بە کارێکی هوەری دوور لە بابەتی هیچ بابەتێکی سیاسی بەڵام ئەم بابەتە حەزمان کرد تەنها بە کارێکی هوەریەوە پێشکەشی هەموو کوردانی هەر چوار بارچەی کوردستان بکەین و هیوادارین ئینشاءالله کوردستان هەمووی ببێ بە یەک و ئێمە دەوڵەتی خۆمان هەبیت و بین بە خاوەنی دەوڵەتی خۆمان ئەم شعرە گەر جەنابتان ینی سەرنجی بدەن پێش 300 ساڵ شاعیری گەورەی کورد ئەحمەدی خانی ئەم شعرەی نووسیوە پێش سەورەی فەڕەنسیەکان کە باس لە یەکبوونی کوردان دەکا ئەگەر جەنابتان لە گۆرانیەکە دیقەت بدەن کە چۆن باسی یەکبوون و دروستبوونی کوردەکان بەگشتی دەکات لە هەر چوار پارچەی کوردستان کە یەکتر بگرن ببنە یەک نەتەوەی کامل بێکەوە ئەم کارە لەم کاتەیە کە ئێمە بڵاومان کردەوە بە حەقیقەت ینی تەنها ئەوە بوو کە وەکو پێم وتی حەزمان کرد شتێک بۆ کورد و کوردستان و بۆ هەر چوار پارچەی کوردستان دروستکەین و پێشکەش بکەین جا کاک میرام
الديرين بهفرة بشكل جوي كليباتا ببينين ديال تماشافانين كورسان بسشاري نیێتۆ بتانی باش شارێکەوە هەڵبژێری بەڵام مامەسا ئەدی بتانی بچەند بەشێک لە شارەکە هەڵبژێرت و ئێمە بیکەین بۆ گۆرانی ئەمە سوپاسیەکە بۆ سلااو ڕێزیی باشه برس میره وجه گویا زبادینی ما زبادینی بسیار خو کم تجد بادینی جوابا من ده مشکلانی لەسەر چاوە عزیزی لدویت سترانا تدا چه پیامک بو گلی کورد یان بولانین سیاسی هەیە توزانی یەک تشتت تێنێ دەف من زۆری مهمە ئەوجی ئەو ئسترانە ئەگەر پچەک ینی گچکە خۆ بدەنێ و هزراخۆ لێ بکەن ئەو بەحسی یەکبوونا کوردستانت کردن یەکبوونا کوردات کردن بشکلێکی عام تەمەنای من و خەونێ من و خەونی هەر تاکە کوردێکی دنیاە تەمەنای هەندێک کەتن کو کوردستان ببیتە هەر چهار پارچەی کوردستانێ ببیتە ئێک دەولەت ئەوە خەونا منە ڕاستی ئەو ئسترانە بەحسی یەکبوونا کوردات کردن ئەس یعنی چ بێژمەتە ئینشاءالله ئەم دەوێ بینین کو ڕۆژێکت ڕۆژە ئەم کوردستانی و هەر چهار پارچەی کوردستانی ببینە دەولەتێک ئەوە خەونێ منە ئەو ئستران بەحسێ ئەوێت کەتن کو بەری 300 ساڵە شاعر بنابوو دەنگ ئەحمەدی خوانی کوێ نوویسی مەثەلەن ئەو بەحسی هەنگی بەحسی وێت کەتن کو خوزی زوو کوردێت هەر چهار پارچەی کوردستانی ببنە ئێک و دەولەتێک بێتە دامەزراند باشه کاک بیرە بەحسی ژیانەکە ژیانە تەبکەن یان ڕۆژانە ڕێغزێتکە ڕێزینا کەس پێدا ساعتچەند ڕات بێ ئەوروتە بەرنامە بەرخاترەمەت و زیرابوویان ڕۆژانی دیکەش تو هەر زیڕات بکە ئەس دێشتێکی بێمەتە ئەوێ ڕۆژێک و ئەس زوو زیرات بم تخەوێ ئەس زۆری نەشاتم ئەس زۆری دڵخۆشم جەوێ منی خۆشە فول ینی خدای خێرما منویسی ئارێ وڵاس مەمنون بەس باوەڕکەن ئەس پێدا گەلک هەموو شەوێز دەرەنگت نەبم بەس ئەوە فترەکە منی قەراردایکەوە شەوێزی بن بم حتا سپێری زیرا بم ڕاستی جا متینم ده خو حافظیا خو کین پشتینگی بلا برسمیرا با مسترانه که بدل خو بجیتنو ده دومایی که پینه باشه کپلکه تمام ولی بینرا اوه استرانه ببیم یا چتکی نه امده خدا حافظیا خو کین نه ایکادی بومه ببه چکی آیا سپیده بیتن تشتگ بیتن بجا امده خدا حافظیا خو کین پاشی درسته ولی بینرانه و گشگر برگا بابتن افروی بیانی 24 بو هیوا دارین جا رزامندی هلا کی بین حتی صبای خودت گل هوا بیتن خاطره فرمو سیلافان مدکینش دل یاره دلش خمام دف کل جاره سیلافان مدکینش دل یاره دلش خمام دف کل جاره چی سندان خورون دکن سار درگهی و کزی ورخار چی سندان خورون دکن سار درگهی و کزی ورخار گلک سپاس ممنون عزیز